بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لخوا بارموا طاعة عبادتي همولا قبولك إن شاء الله. خواهی گوره رنج و زحمت و مانوبون من بوبکا برحمت لقیامتها إن شاء الله. باسی ئەمشەومان نەکەین ئیسلام بفرۆشین بە 20 سنت. ئێمە هەمومان ئومەتی پێغەمبەرین صلى الله عليه وسلم. ئومەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە قورئاندا ناونراوە بە خەیرە ئوممە، چاکترین ئومەت، و ناونراوە بە ئومەتی خێر، واتە خێری پێیە بۆ مرۆڤایەتی. دکتۆر متەوەلی الشەعراوی بەڕەحمەت بێ لە تەفسیری ئەم ئایەتەیە کە خوا ئەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس، ئێوە باشترین ئومەتن کە خوای پەروەردگار جەلە جەلالوه دروستی کردوون بۆ ئەوەی کە خەڵکی هیدایەت بدەن. دکتۆر محەممەد متەوەلی شەعراوی بەڕەحمەت بێ ئەفەرمێ لەم ئایەتەوە ئەوەمان بۆ دەرئەکەوێ کە بڵاوکردنەوەی ئیسلام تەنها ئیشی پێغەمبەران نییە عەلەیهیمو السەڵات وەسەلام. بڵاوکردنەوەی ئیسلام تەنها ئیشی عولەما و زانایانی ئیسلام نییە، بەڵکو بە پێی ئەم ئایەتە بێ هەموو تاکێکی ئومەتی ئیسلامی واجبە لەسەری ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر بکات، واجبە لەسەری بانگەوازی خەڵکی بکات بۆ ڕێگەی ئیسلام. ئەو بانگەوازە بە قسە بێت یا بە کردەوەکانی بێت. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بە کردەوەکانتان خەڵکی بانگ بکەن بۆ ئیسلام پێش ئەوەی بە قسەکانتان بانگیان بکەن. بە کردەوە ڕەفتاری شیرین، قسەی شیرین، کرداری جوان. ئیسلام لای خەڵک شیرین کەی ئەمە زۆر گرنگە. گوێ بگرن بۆ محەممەد ڕاتب نابلسی چی باسەکات. ئەفەرمێ پیاوێک هەیە لە بەریتانیا ئەژی. ئەم پیاوە ئیمام و خەتیبە و موسڵمانە و دەمێکە بانگی خەڵکی ئەکا بۆ ڕێگەی خوا. مزگەوتی هەیە و لە جومعانە وتارە خوێنێتەوە. ئەم پیاوە لە مانچستەردا ئەنیشێ، شارێکە لە بەریتانیا مانچستەر. بەڵام هەموو ڕۆژێ ئەم پیاوە هەموو ڕۆژێ لە مانچستێرەوە بە میترۆ یێت بۆ لەندەن بۆ ئیش و کار، ئیشەکەی لەوێ ئەبێ. ئەڵێ ڕۆژێکیان ئەم پیاوە، ئەم ئیمام و خەتیبە، ئەم ئیمام جمعەیە، ئەم وتاربێژە لە لەندەنەوە ئەگەڕێتەوە بۆ شارەکەی خۆی مانچستەر، کە ئەگەڕێتەوە سواری میترۆکە ئەبێ، مەرکەبە. کە سوار ئەبێ دەسەکا بە گیرفانیا 100 یۆرۆی دەرئێنێ، 100 یۆرۆ، واتە 100 دلار زیاتر. ئەیا بە خاوەنی میترۆکە لە بری کرێکە کە ئەیاتێ کاتێ باقیەکەی وەرئەگرێتەوە لەلایەن سایق و شۆفێری میترۆکەوە، ئەبینێ کە پارەکە ئەژمێرێ 20 سنتی زیادە. ئەوان بە وردە پارەی یۆرۆ ئەڵێن بۆنس، لای خۆمان بڵێن دینار. 20 سنتی ئەمریکی بڵێن زیادە. ئەڵێ کاتێ ژماردی 20 سنتی زیاد بوو، ئەڵێ ئەم مامۆستا ئاینیە، ئەم ئیمام و خەتیبە
شەیطان کەوتە کەوڵی وتی باش ئەم بیستەنتە بۆچی من بیەمەوە بە زیایە پێیاوم خۆ ئەمە مڵکی دەوڵەتە دەوڵەتیش حەڵاڵە شتی بخۆی ئەڵێ شەیطان سەد وەسوەسەی بۆ ئەهێنام و ئەی برد و ئەیهێنا ئەڵێ تا ئاخر بڕیارم داوتم وەڵاهی بۆ 20 سنت کە ئەکاتە 1000 دیناری تەبع خۆم ناشرین ناکەم و ئەو حرامەش ناخۆم و با بە ئیسراحەت بخەوم وەڵاهی ئەیەمەوە ئەڵێ دەروونم لەگەڵ شەیتانا شەڕیە کرد ئەڵێ هەڵسامەوە چوون بۆ لای شۆفێری میترۆکە وتم ئەم بیستەنتە زیادە کە باقی داومەتەوە پارەکە ئەم بیستەنتە زیادە وەریگرێرەوە ئەڵێ کاتێک کابرای شۆفێر و سایق سەیری کردم پارەکەی وەرگرتەوە بیستەنتەکە زەردەخەنەیەکی کرد تۆزێ پێکەنی ئەڵێ وتم بۆچی پێکەنی چی بووە وتی هیچ وتی تو خوا بۆچی پێکەنی ئەڵێ وتی مامۆستا سوێند بەخوا سوێند بە ئەڵڵاه 2 ڕۆژ پێش ئێستا نیەتم هێنا بێم بۆ لای تۆ مسڵمان بم و شایەتمان بێنم وەکو تۆ عیبادەت بکەم بەڵام وتم وەڵاهی ناچم هەتا تاقی نەکەمەوە با لە پێشا تاقی کەمەوە بزانم ئایا ئەم پیاوە لە بەرامبەر پارەوە چۆنە لە بەرامبەر دنیاوە چۆنە ئەی لە بەرامبەر حرامەوە چۆنە ئەو قسانەی کە ئەیکات لە خۆیان بەرجەستە ئەبێ ئەڵێ مامۆستا دانیشت و تۆزێ بیری کردەوە و ئەڵێ لە حەساسی وەزعەکەیە ئەڵێ بورایەوە مغما عەلەی ئەڵێ لە هۆش خۆم چووم ئەڵێ کاتێ لە هۆش خۆم چووم تۆزێ هاتمەوە بەر خۆمە لە دڵی خۆما وتم یا ربی كدت أبيع الإسلام كله ب20 بنسا خوايا خەریک بوو هەموو ئیسلام بفرۆشم بە 20 سنت خوایا سپاس بۆ تۆ خوایا سپاس بۆ تۆ کە بەهۆی منەوە ئیسلام ناشرین نەبوو خوایا سپاس بۆ تۆ ئەگەر من ئەم پارەیەم بخواردایە ئەم 20 سنت ئەم 1000 دینارە ئەم پیاوە منی تاقی ئەکردەوە مسڵمان نەئەبوو بەرەو جەهەنەم ئەڕۆی واوەیلا بۆ ئەو کەسەی بەهۆی کردەوەی ناشرینیەوە خەڵکی لە ئیسلام ئەتۆرێ ئافرین بۆ ئەو کەسەی بە ڕەوشتە جوانەکانی ئیسلام جوانەکات ئافرین بۆ ئەو کەسەی خەڵکی لەوەوە فێری دین ئەبێت خەڵکی بەهۆی ڕەوشتی ئەوەوە مسڵمانە بێت بۆیە عومەری کوڕی خەتاب فەرمووی ئێوە ناتوانن بە ماڵەکانتان خەڵکی بێنن بۆ ئیسلام ناتوانن پارە بەن و خەڵکی مسڵمان کەن بەڵام ئەتوانن بە ڕەوشت بە قسەی شیرین بە نەرمونیانی بە کردەوەی جوان کارێ بکەن خەڵکی باوەش کاتەوە بۆ ئیسلام ئیسلام لای خەڵکی شیرین کەن هەمومان بەرپرسین بەرامبەر گەیاندنی ئەم دینە هەمومان لێی مەسئولین تەنها ئیشی عولەما نییە بە قسەیەک بە ڕەوشتێکی جوان بە ئاودانێک بە ڕۆژوەوانێک بە دوعایەکی خێر هەمومان بەرپرسین بەرامبەر ئەم دینە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار پرسیاری ئەم دینەمان لێ ئەکا داوا لە خوای گەورە دەکەم ئەڵێم یا رب العالمین خوایە لەبەر خاتری ئێمە کارێ نەکەین خەڵکی لە ئیسلام دوورکەوێتەوە یا ربی خوایە وامان لێ بکەی ڕەوشتمان جوان بێت خەڵکی بۆ هۆی ڕەوشت و کردەوەکانمانەوە ئینشاء الله بێتە ناو ئیسلامەوە خوایە لە گوناهمان خۆش بیت عاقبەت خێرمان کەیت خوایە ئیمانمان سەلامەت کەیت خوایە دوعاکانمان گیرا بکەی خوایە شیفای نەخۆشەکانمان بەی خوایە شیفای نەخۆشەکانمان بەی خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی خوایە گیانداوە لێ دەکەم شیفای نەخۆشەکانمان بەی هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە شیفای بەی خوایە بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله